ئەگەر $1000 هەبێت 999 دۆلاری ئەدەم بە ڕاگەیاندن بۆ ڕیکلام و بە بەهای $1 کاڵا دەکڕم بازرگانی پێوە دەکەم. ئەمە وتەی جوویەکی دەوڵەمەندە کاتێک لێیان پرسی ئەگەر هەموو سامانەکەت لە دەستدا و تەنها $1000 پێمایەوە چۆن دەست دەکەیتەوە بەکارکردن. لێرەدا دەردەکەوێت ڕاگەیاندن دەتوانێت کەسێکی مایە پووچ بخاتەوە سەرکاری خۆی و بیکاتەوە خاوەنی بازرگانی و کاری پێشووی ئەگەر بە لێزانانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکات. مرۆڤ پێش ئەوەی پێویستی بە کاڵا بێت پێویستی بە ئارامی و ئاسایش هەیە بۆیە کاتێک قەیرانێک ڕوو دەدات یان دۆخی ئارامی و ئاسایش بەرزی و نزمی بەخۆیەوە دەبینێت. جوڵەیەکی نەئاسایی لە دەرونیدا دروست دەبێت. هەمیشە هێزە ڕکابەرەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەوە ئەگەر زۆر مایە پووچ و لاوازیش بن نمایشی خۆیان دەکەن و $999 خۆیان دەدەنە ڕیکلامکردن بۆ ئەوەی دەرونی بەرامبەرەکەیان بشکێنن. بەم جۆرە کارە دەوترێت جەنگی دەرونی و لە دێرزەمانەوە ئەم جۆرە جەنگە بەکار دەهێنرێت بۆ لاوازکردنی ئیرادەی بەرامبەر و سەرکەوتن بەسەر دوژمندا. هەر لە سەرەتای دروستبوونی داعشەوە بێ ئەوەی هێزێکی گەورەی هەبێت لە ڕێگەی ڕاگەیاندن و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندنەوە توانی لە پڕێکدا دەربکەوێت و خۆی بە تەواوی دنیا بناسێنێت و لە چاوتروکانێکە توانی شاری موسڵ داگیر بکات. پاشان چەک و جبەخانەیەکی گەورەی سوپای عێراقی دەستکەوت و پەلکێشی کرد بۆ سەر ناوچەکانی تر بۆ ئەوەی بیان خاتە ژێر دەستی خۆیەوە. بۆ ڕێکخراوێکی وەکو داعش ئەوەی گرنگە گەیاندنی وێنە و ڤیدیۆ و بڵاوکردنەوەیەتی بەو جوگرافیایی کە بۆتە شوێنی ڕوبەڕووبوونەوە و گەیشتنی ئەو دیمەنانەیە کە دەیەوێت هێز و سوپا و چەکدارەکانی بەرامبەری بیبینن بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە کاریگەری لەسەر ڕایگشتی و هێزە چەکدارەکانی بەرامبەری دروست بکات. دۆخی مرۆڤیش بە شێوەیەکی ئاسایی وایە هەرچی مەترسی بێت بۆ سەری ئەوە بە گەرمیەوە پێشوازی لێ دەکات لێی ڕادەمێنێت هەتا دیمەنەکە ترسێنەر و جێی مەترسی بێت بۆی زۆرتر بینەری دەبێت چونکە ئەو کات بابەتەکە پەیوەستە بە ژیان و مانیەوە. چەکدارانی تیرۆریستی داعش لە ماوەی ساڵانی ڕابردوودا و هەر لە سەرەتای هێرشەکانیانەوە بە چڕی کاریان لەسەرەوە کردووە کە لە ڕێگەی گەیاندنی وێنە و ڤیدیۆ بڵاوکراوەکانیانەوە کار لەسەر سەنگەرەکانی بەرامبەریان لە پێشمەرگە و سوپای عێراق بکەن و بە هەر نرخێک بێت وریان دابەزێنن. لە زۆربەی چالاکیەکانیاندا تیرۆریستانی داعش ئامادەکاری تەواوەکەن بۆ تۆمارکردن و بڵاوکردنەوەی دیمەنەکانی چالاکیەکانیان و پێشتر ستافی ئامادەکراوی تۆمارکردن لەگەڵ خۆیان دەبن بۆ ئەوەی دیمەنەکان تۆمار بکەن و هێزی خۆیان پیشان بدەن. دەیانەوێت لە ڕێگەی ترس و تۆقاندنەوە دەست بکەنەوە بە هێرشکردن و یەکەم جاریش لە ڕێگەی کارکردن لەسەر دەرونی بەرامبەرەکانیان دەست پێ دەکەن. ئەم ڕێگەیە تاکە دەواازەی داعشە بۆ ئەوەی شەڕ بکات و بەردەوامی بە ئامانجەکانی بدات. ئەگەر ترساندن و تۆقاندنی لەگەڵ نەبێت هەرگیز داعش ئەو هێزە نییە بەرامبەر هێزێکی وەکو پێشمەرگە و سوپای عێراق شەڕی بەرامبەر بکات. هەر لە سەرەتای سەرهەڵدانی داعشەوە لە ساڵی 2014 تا ئێستا بەردەوام بەشێک لە میدیاکانی کوردستان کەوتونەتە هەڵەی مەترسیدارەوە و بوونەتە بەشێک لە هەوڵەکانی داعش و ناڕاستەوخۆ و بێ ئاگایانە کاریان کردووە لە بەرژەوەندی تیرۆریستان و لە دژی هێزەکانی پێشمەرگە. لە سەرەتای شەڕەکانی داعش و هێزەکانی پێشمەرگەوە کەم نەبوون ئەو میدیایانەی لە بەرەکانی جەنگەوە ژمارە و جۆری چەک و توانای سەربازی و شوێنی جوگرافی هێزەکانی پێشمەرگیان ئاشکرا دەکرد و بە ناوی ڕووماڵی جەنگەوە بوونە بەشێک لە ڕێنیشاندەر بۆ چەکدارانی داعش و بۆ چەند کاتژمێرێک دوای ئەوە هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕووی هێرشی تون دەبوونەوە لەو سنوورانەدا. ئەم دیاردەیە بەردەوام لەگەڵ هەموو جەولەیەکی هێرشەکانی داعشدا دووبارە دەبێتەوە و بەردەوامیش لایەنە بەرپرسەکان و شارەزایانی بواری ڕاگەیاندن و میدیا و ڕووماڵی جەنگ هۆشداریان لەو جۆرە کارانەداوە و پێیان وایە دەبێتە بەشێک لە هەڵمەتێکی دوژمن کارانە بەرامبەر دەرونی هاوڵاتیان و کار دەکاتە سەر ورەی پێشمەرگە و هۆکارێک دەبێت بۆ شکستی هێزەکانی بەرگری لە خاکی کوردستان. ئێستاش جارێکی تر لەگەڵ سەرهەڵدانەوەی هێرشەکانی چەکدارانی داعش بەشێک لە میدیاکان بوونەتەوە هۆکاری ترساندن و بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی چالاکیەکانی داعش و ئاشکراکردنی سنوور و سەنگەر و جۆرەکانی چەک و کەم و کوڕیەکانی هێزەکانی پێشمەرگە بە جۆرێک بە ئاشکرا لەو میدیایانەوە باز لەوە دەکرێت.
پێشمەرگە چ چەکێکی پێیە و ئەو چەکە هیچ سەردەمێکە و پێویستی بە چ جۆرە چەکێکە باز لەوە دەکرێت لە کام قۆڵەوە پێشمەرگە سەنگەری تۆکمەی هەیە و لە کام لاوە سەنگەرەکەی لاواز و پەرتەوازەیە ڕەنگە هەموو ئەمانە بەهۆی هەڵەی نەزانین و بێئاگاییەوە ڕووبدات بەڵام سەرنجام دەبنە بەشێک لە هاوکاریکردنی چەکدارانی داعش و لە کۆتاییدا هەر هێزەکانی پێشمەرگە باجەکەی دەدەن ململانەی نێوان هێزە سیاسیەکان بەشێکی ترە لەو دیاردەیە و ڕێخۆشکەرە بۆ ئەوەی میدیاکان لە دژی یەکتر باز لە کەم و کوڕیەکانی سەنگەرەکانی سنووری یەکتر بکەن و وەک دەستکەوت بۆ خۆیان و هێزە سیاسیەکەیان باسی بکەن ئەم جۆرە تەنها لە میدیادا نەوەستاوە گەیشتوتە ئاستی پەرلەمانتار و وەزیرەکانی یەک کابینەش لە دنیادا لەم جۆرە کاتانەدا میدیا و ڕایگشتی هاوشانی هێزە شەڕکەرەکان دەبنە بەشێک لە هەڵمەتی بەرەنگاری و ورە و توانە دەبەخشنە ئەو هێزانەی کە لە بەرەکانی پێشەوەن و جگە لە لاوازی و زیان و کەم و کوڕیەکانی هێزی دوژمن باسی هیچی تر ناکەن باشکرا کەچی لێرە پێچەوانەکەی دەبیندرێت و لەلایەک باز لە ئازایەتی و تاکتیک و لێهاتووی چەکدارانی داعش دەکرێت و لەلایەکی ترەوە باز لە کەم و کوڕی و لاوازی و پەرتەوازەیی هێزەکانی پێشمەرگە دەکرێت کە ئەمە ڕاستەوخۆ کار دەکاتە سەر ورە و ئیرادەی هێزەکانی پێشمەرگە و دەرونی هاوڵاتیان.